خۆشەویستەکانم زۆر مهمە ئینسان خاوەن مەبدەء بێ خۆی لێ نەگۆڕێ ئەمما مۆستا ڕێبوارە ئەگەر کەسێک هات و دی مامۆستا ئەوە دەفتەرە دۆلارێک و ئەوە سەیارەیەک و بەس وەرە واز لەم قسانە بێنە ئەلەوێ ئەگەر مەبدەء و پەروەردەیەکی جوان نەکرابێتین بەخوا ئەخزین و ئەڕۆین چونکە ئەمەیان لەگەڵ پێغەمبەرا کرد عەلەیهی سەڵات وەسەلام لە شاری مەکە لەگەڵ دەیانی ترا کراوە و لەگەڵ گەورە پیاوانی ئەم دینە کراوە بەڵام وەکو ابن عباس لە تەفسیری ئاەتەکە ئەفەرمێ وەیەشتەڕونە بئایاتی الله ثەمەنەن قەلیلا دێ مەلایەکە کڕێ مامۆستایەکە کڕێ مەسئولێکە کڕێ مۆزەفێکە کڕێ بە پارە مەبدەء و دینی خۆی ئەفرۆشێ ئەگەر هەموو دنیات بنێ بەرامبەر بە دینی خوا ثەمەنی قەلیلە پارەکەی کەمە هەموو دنیات بنێ لەبەرەوەی تەنازول لە کەلیمەی لا ئیلاهە ئیلا الله بکەیت تەنازول لە کەلیمەی حەق بکەیت قەسەم بەخوا بەرامبەر بە دینی خوا قەلیلە کەمە بێقەدر و بێپایان و بێبەرەکەتە ئەلێرە قسەکەی من ئەوەی ئازیزەکانم لە چەند شەوی ڕابردوودا لە کەناڵێکی کوردی ناوی کەناڵەکەشە هێنم بەڵام ناوەکەی لەمەوە دوار ڕجاتان لێ یەکەم مەڵێن کەناڵی کوردستان 24 چونکە ئەو کەناڵە ناوی کوردستانیش ناشرینەکە قێزەوەنەکە بۆ گەنەکە هەر بڵێن کەناڵی 24 مەڵێن کەناڵی کوردستان 24 چونکە کوردستان شاری زانا و فەقیه و عولەما و حوجرە و تەکیە و پیاوی گەورە گەورەن حەیفە کەناڵێکی ئاوها بۆ گەن ناوی کوردستان ناشرینکە کەناڵی 24 و تەواو کوردستانەکەی لێلەتکەن و لێی ببڕن لە چەند شەوێکی ڕابردوودا بەرنامەیەک بە ناوی کرانەوە باسی چی ئەکا باسی حیجاب ئەکا ئەڵێ حیجاب فەرزی خوا نییە شتێکە عەرەب لە جاهیلی و نەزامی و دورگەی عەرەب ئەم کولتورەی بۆ ئێمە داهێنا ئەمە لە دینە نییە ئەمە درۆیە ئەمە فەرزی خوا نییە وە کۆمەڵێ خەڵکی نامەسئول و نابەرپرسی هێناوە کە لە دووری نێزگەوە ئاگایان لە دین نییە کەسێکیانش بەناو دینەوە قساکە بەڵام خۆی فرۆشتووە وەکو جەعفەر نییە خۆی فرۆشتووە وەکو جەعفەر نییە ئینسانە بێ خاوەن مەبدەء بێ ئەمە چییە بە ناوی ئەساڵە و حەداثە و ئێمە ئەبێت دینەکەمان پێش بکەوێ و ئەوروپا و علمانیەکان لە خۆمان ڕازیکەین با بڵێن حیجاب فەرز نییە وەڵا حیجاب فەرزە ئەگەر پێت خۆشە و پێتیش ناخۆشە بڕۆ کام شاخ لە کوردستان بەرزە بە پێزە بە قەدرە سەری خۆتی پێ بتەقێنە و حیجاب فەرزی خوایە جا خواتی حاجەی بە حیجابە خواتی حاجەی بە نوێژی من هەیە بە ڕۆژوی ئێمە هەیە خوا ئەمە کەڕەمێکە لەگەڵ ئێمەی کردووە هەر خوشکێک پێی خۆشە حیجابەکە دەستی خۆش بێ خوارزای خێری باتەوە نایکا ئەوە قیامەتە ئێمە لێرە محاسەبەی کەس ناکەین بەڵام تۆ بێی بە ناوی بەرنامەیەکی بۆگەن و فکرێکی بۆگەنەوە لە دین بی و بۆش نەوەستی حەدیث و ئایەتی خوا پشت بشکێنی و منی بشکێنی تەفسیری کەی بۆ مەنهەج و بەرنامەکەی خۆت و بێی بێڕێزی بکەی بەرامبەر بە عولەمای دین ئەمە قبوڵ نییە بۆیە ئەمە کەمترین ئەرک لەسەر ئێمە ئەوەیە هەر هیچ نەبێ ئەو کەناڵە بسڕینەوە لە ناو سەتەلاتەکە نەیهێڵین وەکو هەڵوێستێک لە قیامەتا بڵین خوایە بڵێن ئیمامی ئەبوو حەنیفە ئیمامی سەرخەسی کە ئەو دوو ئیمامە بەڕێزە پیاوی گەورەی ئەم دینن قسەیان پێوترە لە بەرنامەکە و حەدیثیان فرامۆشە کرد و ئاەتی قورئانیان تەفسیری بەغەڵەتە کرد بڵێن خوایە من خۆیچم پێ نەکرا ئەوە کەناڵەکەم سڕیەوە خوایە خۆیچم پێ نەکرا لە فەیسبوک توانیم هەڵمەتی ڕابگەێنم دش بە ڕێزیەکانی کەناڵی کوردستان 24 بەرامبەر بە دین و بە خاک و بە ئاین و بە نیشتیمان